سڵاوتان لێبێت و بەیانیتان باش لە هەر کوێیەکی ئەم جیهانەن و بە کوردی دەڵێن بەیانی باش و وەڵامی بەیانی باشەکەش لەتان وەرەگری بەیانی تۆ باش سپاس دەکەم. بەیانی هەر کوردی زمانێک باش کە لە هەر کوێیەکی دنیان بەو هیوایم کە ڕۆژێکی پڕ لە خۆشی لە شادی لە سەلامەتی و لە تەندروستی دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی بەیانی 24. ئەم بەیانی پرۆگرامەکەمان جیاوازە بێت بۆ خودی من بە تایبەت زۆر جیاوازە بێت لەبەری کاسە لە ناو بابەتەکانە بۆتان باسەکەین کە چیمان هەیە. گرنگترین خاڵ ئەوەیە کە ئەمڕۆ باسی بە ساڵاچوونەکەین، چۆن لەگەڵ بە ساڵاچوانە هەڵس و کەوت بکەین جا بە هاکار بەیانی باشەکەی بکات ئێتر درێژە بە قسەکانیشمان ئەین. بەیانیتان باش بێ. ئەمڕۆ هەمومان کە ئێستا بە خەبەرین مرۆڤی بە شانسی، چونکە خدا تەمەنی پێداوین جارێکی دیکە ڕۆژێکی نوێ ببینین، بۆیە با تێژ لەم ڕۆژە وەربگرین، خۆشەویستی ببەخشینەوە بۆ خۆمان، بۆ دەوروبەرمان، بۆ خێزان و بۆ خانەوادەکانمان. وەکو سۆبان ئاماژەی پێدا ئەمڕۆ وەکو ڕۆژانی ڕابردوو کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری جیاوازمان هەیە، ئەوەی کە تەوەری سەرەکیمان دەبێت ڕێزگرتنە لە بەسەڵاتچوان، بەڵام جیاواز لەمانیش کۆمەڵێک بابەتی دیکە هەیە کە بۆ هەمومان گرنگە، بۆ ئابووری کوردستان گرنگە، بۆ هۆشیاری گرنگە، میش بابەتی گەشتیاریە، بابەتی وەرزشیمان هەیە، بابەتی هوەریمان هەیە، تەنانەت بابەتی ئەدەبیشمان لەم بەیانێداناوە بۆەوەی هەمومان بیبینین و چێژی لێوە بکەین. باشە کەواتە بە یەکەوە بابەت بە بابەت بیبینین و دواتر هەر بابەتێک کە ئێوە دەیبینن ئێمە ڕاو بۆ چوون و پێشنیارەکان میوانمان هەبێت لە سەری قساکەین با بیبین. ئەو بابەتەی کە هاکار باسی لێوە کرد کە سەبارەت بە ئابووری کوردستانە گەشتیاران لە سەرانسەری عێراق ڕوو لە سەیرانگای گۆڵێ دەکەن و دوو گەشتیاریش لا تکریتەوە هاتوون دیمەنی سەیرانگاکە بکەنە تابلۆی شێوەکاری و بەش بۆ ئێوە ئێدەبازینەوە. شعرەکانی جەلیزاردە وەردەجێڕدرێنە سەر زمانی فارسی و لە دووتوێی کتێبێکدا بڵاو دەکرێتەوە. ئەمە شەو بابەتەیە کە وتمان لە ڕووی هوەریەوە تەمەەن تەنیا ژمارەیە بۆ عارف عوسمان، بەرهەمێکی نوێی لە تەمەنی 74 ساڵی بڵاو دەکاتەوە. ئەمڕۆ باس لە چۆنێتی هەڵس و کەوتکردن لەگەڵ کەسانی بە تەمەەن دەکەین، لەگەڵ ئەوەشە بابەتێکی هوەریشی تایە. ئەمە وەرزشی پاراگلایدەرە، یەکێکە لە وەرزشە ترسناک و تێژبەخشەکان و یانێکی تایبەت لە دهۆک بۆ ئەم وەرزشە کراوەتەوە. ئەو بابەتەش کە پەیوەستە بە جیهانی تەکنەلۆجیا و جیهانی ئامێرە زیرەکەکانەوەیە کە باس لە شاشە جیاوازەکانی تەلەڤیزیۆن و کۆمپیوتەر و مۆبایل و تابلێتەکانەکەین لە ڕووی تەندروستیەوە کە تیشکێکی شینی ترسناک باس دەکرێت کە دەردەکەن و ڕێنمایی تایبەت بڵاو دەکەینەوە بۆ خۆپاراستن و ئەوەی کە بزانین چۆن تەندروستی چاومان بەرامبەر بەم شاشە زیرەکانە بپارێزین. ئەمانە کۆمەڵێک بابەتی گرنگ بوو، ڕەنگە هەندێکیان بۆ ئێمە نوێ بێ، وایە زۆر جار مەسەلەن لە بەرنامە بەیانی 24 لە بەشێک لە پاکێجەکان یاخود لەو میوانانەی کە دێن بەڕاستی من زۆر چێژ لێ دەبینم، لەبەرەوەی هەندێک زانیاری زیاتر وەردەگرم، هەندێک بابەتی لی نازانم، بۆ من بابەتی تازان زۆر گرنگە. جا هاکار هەندێک بابەت هەیە من و تۆ کە پێشکەشی یەکەین بەسەر ئێمە تێپەڕی باڵێن باسی تەمەنێگەکەین کە ئێمە تێمان پەڕانەوە ئیترە بێ بۆ منداڵەکانمان ئەو کارانە ئەنجام بدەین. من زۆر جار خەم لەو بابەتان ناخۆم بۆ لەبەر کە من فریان نەکەوتم ئەو شتانەم نەئەزانی نوێ، بەڵام هەندێک بابەتی شای بۆی ئەمڕۆتم بۆ من زۆر تایبەتە باسی تەمەن و بە ساڵاچوون بکەین، چونکە ئیتر ئێمە قۆناغ بە قۆناغ ئەگەر خوا تەمەنمان پێ بدات و ئەو دیاریەی کە هاکار باسی کرد کە ئەمڕۆ دیسانەوە دیارێکی ترێکە خوددا پێی بەخشین، ئەم دیارە خوای گەورە هەموو ڕۆژە پێمانی بدات، ئەوە مێژوویەکی ئەوەمان هەبێت کە چۆن ڕابردوومان تێپەڕانەوە بتوانین ئەو مێژوەش ببینین کە ئێمە بەرەو بە تەمەن یاخود بە ساڵاچوونە ئەڕۆین. ئەمە بۆ من زۆر تایبەتە، نازان بۆ تۆ دروستە بۆ هەموو کەسێک وایە لە یەکەم بابەتی ئەمڕۆمان دەست پێ بکەین، بابەتێکی ئەدەبیە، باس لە بەرهەمێکی نووسەر و هونەرمەندی شەبێگومان خسرەو جاف دەکەین. لە دوای 47 ساڵ هونەرمەند و نووسەری کورد خسرەو جاف دیوانی تایبەتی دائیرەة المەعارفی تەواو کرد
کە لە دووتوێی 25 بەرگدا بەرهەم هێنراوە لە مەراسیمێکی تایبەتیشدا ئەم شاکارە پێشکەش بە ڕۆشنبیران و کتێبدۆستان و کتێبخانەی کوردی دەکات. بەڵێ جا نووسەر تایبەت بە کوردستان 24 دەڵێت کە یەکەم جارە عێراق و هەرێمی کوردستان کتێبی وا بەخۆیەوە دەبینێت کە هەرچەنە بە کوردی نووسراوە بەڵام دەبێت یاخود ئەمە ئەبێتە شاکارێکی گرنگ بۆ یەکەم جارەکە عێراق شارێکی لەم شێوەیە دەنووسرێتەوە و چاپ دەکرێتەوە شاکارێکی لەم شێوەیە نووسراوە و چاپیش کراوە. بەرحاڵ شوێن پەنجەی ئینسانێک کە بتوانێت کار بکەوە لە بوارەهای مختلفە شوێن پەنجەی دیار بێ ئەوە چکە ئازیزان لەگەڵ ماوەرم با بڵێن نێو مۆنیمنتی شەهیدانەوە کە من لە پێشە چەند گرتەیەکی تەلەڤیزیۆنیم لەو کارە زەریف پڕدەرافەتە گردووە وەرە لەگەڵ ماسەشی بێنن بڵێ لە ناو 47 ساڵە خەریکی دایرت مەعارف شانازی بۆەوە دەکەم کەوا چاپ کرا و ئەگەر هیمەتی کاکنێچیر و کاکمەتی نەبووە ڕەنگە 10 ساڵی تر نەمتوانیان چاپی بکەم لە بەڕێی پارێکی یەکجار زۆرە جاران من خۆم کتێبم بۆ خەڵک چاپە کرد ئێستاوا خەریکم ئیفلاسەکەم ناتوانم کتێبی خۆم چاپ بکەم ئەمەش سەرمایە من وای بەسەراتوە. ئەوڵەن ئەم دایرەتی مەعارفە تەنهای کوردستان نییە عێراقیش نیەتی ئەمە یەکەمین دایرەت مەعارفە لەوە گەڕێ بە کوردیە بەڵام یەکەمین دایرەت مەعارفی عێراقا ینی من وەکو کوردێک وەکو نووسەرێکی کورد شانازی بۆ ئەوەکەم کە کورد بۆتە خاوەنی شتێک کە بەرادەرانی عەرەبمان نیێشانیەتی عێراق وڵاتانی تر هەیەە بەڵام عێراقی عەرەب نیانە 130 ساڵە دەوڵەتداریەکەن هێشتا نەبوونەتە خاوەنی دایرەت مەعارف ئەوەسانێ میلەتەکەم بە کوردێکی لادیایی وەک من توانێتی دایرەت مەعارف پێشکەش میلەتەکەی بکە و پێشکەشی دنیای ڕۆشنبیریشی بکە. چشمی خنجر وێنەی من ڕێگایی ڕاستی بابەتێکی زۆر جوان بوو ئەزانی هاکار لەگەڵەوەی کە خسرە جاف ئەو شارە مەزنە ئەو نووسەرە مەزنە قسەی ئەکردەوەم هاتەوە بیر کە چەندە جوانە ئێمە هەمیشە لە بەساڵا چوون و چوونە تەمەن ئەترسین کەچی ئەبینی کەسانێکان لە تەمەنێکی زۆر بەرهەمێکی زۆر گرنگ پێشکەش ئەکەن کاتە مەترسن لەو تەمەنە هێشتا تەمەنی داهێنانە و هێشتا تەمەنی ئەوەیە کە ئەتوانێت شتێک پێشکەش بکات کە هیچ کەسێتر پێشکەشی نەکردزانی قسەکە زۆر دروستە مرۆڤ ئەو کاتە لە پەلوپۆ دەکەوێت وە دەمرێ ئەو کاتەی کە لە کارکردن لە داهێنان دەوەستێ کەواتە تا ئەو کاتەی مرۆڤ توانای هەیە هێزی هەیە لەسەر ژیان ماوە دەتوانێت کارێک بکە ئەگەر کارێکی زۆر زۆر بچووکیش بێ بڵێ من جیاوازم لەگەڵ مردووەکان. ئێستا ئێمە هونەرمەندانێکی کەڵ و گەورەمان هەیە کە چوونەتە چەمەنەوە بەڵام بەرهەمی زۆر زۆر جوانیشیان هەیە. عارب عوسمان ماوەی چەند مانگێکە سەرقاڵی تۆمارکردنی گۆرانیەکی نوێیە بە ناوی گوڵخونچە کارە تەکنیکی و هونەریەکانی گۆرانیەکە تەواو کراوە و بڕیارە لە ماوەکانی داهاتوو بڵاو ببێتەوە. گۆرانیەکە بە هاوبەشی ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان ئەنجام درراوە لەلایەن مامۆستا سید ئەحمەد ڕواندزی کاری میلۆدی بۆ کراوە. سید ئەحمەد دەڵێت ڕەنگە کۆتا بەرهەمی عارب عوسمان بێت. خارە عارب عوسمان کە ئێستا تەمەنی 74 ساڵە بە ڕووەکی شیرن و کەمێک حەسرەتەوە دەڵێت بەو ئەختیاری حەولەکانماندا ئەو گۆرانیەی تەسجیل و تەسویر بکەین ئەوە ئیشەکەشمان کرد ئەو جە بزانین چ دەبی. گوڵخونچەی ژینە
نازدار و نازەنینم زیاتر لە 55 ساڵە گۆرانی دەسوڕێت. بەیانم وای نەگەیە بەیانم. عارەب عوسمان ئەو هونەرمەندەی کە لای خەڵکی خۆشەویستە و بەردەوام هەوادارانی چاوەڕێی نوێترین گۆرانی و حەیرانەکانی ئەون. ئەوەی هەوادارانی چاوەڕێی بوون بەرهەمی نوێی عارەب عوسمان بوو. ئێستاش عارەب سەرقەڵی نوێترین بەرهەمێتی بە ناوی گوڵخونچە. کارە هونەری و تەکنیکەکانی تەواو بووە و بڕیارە لە داهاتوودا بڵاو ببێتەوە. وڵای ئەو گۆرانیە دۆستێکمان هەیە بەڕێز کاک سەیدنوو عینایەتی لە قەبی نەبەس. دی زۆر هاتوومان دەکرد گوتی ئەس دەکەم شارێک لە شعرەکانی من بکەیە گۆرانی و وڵای دێمەش ئەو لەواندا باوکاری برادەران و باوکاری هونەرمەندان دۆستێکمان هەیە لە تاران سعدی فەیزی لە وەکسترای تارانە مەزمە مۆسیقێک لە وەکسترای تاران و مەزمە مۆسیقێک لە هونەرمەندانی خۆمان و کاکە سەید ئەحمەد و ڕەوان دزێ و کاکە سالار حەسەن و تۆمارکردی دەنگەکە لەلایەن کاک سنارەوە ئەمەش ئەوەندەی پێمان کرا بەو اختیارەیە عەولێکمان دا و ئەلحەمدوللا گۆرانیەکەمان تەزییر کردێ و تەسویریشمان کرد. عارەب عوسمان دەیەوێ بەو تەمەنەی ماوێتی هەوادارەکانی دڵخۆش بکات چونکە تەمەنی گەیشتۆتە نزیکەی 74 ساڵ. گۆرانی گوڵخونچەش باشێکی لە ڕۆژهەڵاتی کوردستانە و باشێکیشی لە باشووری کوردستان بە هەماهەنگی کاری میوزیکی بۆ کراوە و هونەرمەند سەید ئەحمەد ڕەواندزی کاری میلۆدیەکەی بۆ کردووە. بەڵام ئەو دەڵێ ڕەنگە دوایین بەرهەمی عارەب عوسمان بێت. عارەب عوسمان وەکو هونەرمەندێکی پڕ بەخشش پڕ ئەزمون کەسێک کە هاوشانی حەیرانبێژان حەسەن حەیران و ڕەسوول بێزارگەردی لە شاری هەولێر بەڕاستی ڕۆژێکی زۆر کاریگەری بینیوە لەسەر وتنی حەیرانبێژێکی زۆر لێهاتوو سەرکەوتووە. بەڕاستی هەستم کرد کە مام عارەب ئەو تااقەت و توانای زارانی نەماوە ڕەنگە ئەمە دوایین میلۆدی بێ بۆ خۆی کە بتوانێت بیچڕێت یاخود بڵێن بۆی تۆمار بکەین. منیش شعرەکەمە گرت و کردمە یەکێک لە میلۆدیەکان میلۆدیی زۆر کوردی بە ئیقاعی جۆرجینە 5 یاخود بڵێن 16. عارەب عوسمان کە بە تەنیا عارەبیش ناسراوە لە ساڵی 1949 لە گەڕەکی تەیراوی هەولێر لەدایک بووە. باوکی عوسمان حەیران یەکێک بووە لە کەڵە حەیران بێژە بە توانەکانی دەشتی قەراج و هەولێر. لە ساڵی 1970 دەبێت بە یەکێک لە قوتابیەکانی هونەرمەندی وەریا ئەحمەد کە لە بەشی کوردی ڕادیۆی بەخدا گۆرانیان تۆمار کردووە و عارەب عوسمان خاوەنی 3 ئەلبومی گۆرانی و حەیرانە لەگەڵ سەدان کاسێت گۆرانی و نزیکی 10 گۆرانیشی کلیپ کردووە و لە چەندین فیستیڤاڵیشدا لە ناو دەرەوەی کوردستان بەشداری کردووە. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. ئەی هاکار نازای چەندم بابەتانم بەدڵە حەزەکەم ئەمڕۆ پرۆگرام کۆتایی پێنێت چونکە دیسانەوە باسی تەمەنەکەین ئەگەر تەمەن تەنها ئاماژە بێت بۆ ژمارەکان ئەوە کەسانی بە تەمەن یاخود تەمەن هەڵکشاو بۆ ئەوەی کە با بڵێن زیاتر بتوانن لەگەڵ ئەم تەمەنەی کە هەیەە خۆیان بگونجێنن ئەو بابەتێکمان ئامادە کردووە کە پێکەوە بینەری ئەبین لە پاکێجەکە دواتر دەینەوە لەسەری گفتوگۆ ئەەکەین چکە هەستکردن بە مەینەتیەکان کەمتر ئەبیننەوە لەناو ئەم پاکێجە گرنگیدان بە ساڵاچوون وا کات کە هەست نەکەن ئیتر لە کۆمەڵگەکاریان کۆتایی پێهاتوە. کاتێک مرۆڤ تەمەنی هەڵدەکشێت و دەگاتە ئەوەی پێی بگوترێت بە ساڵاچوو هەست دەکات زۆر شتی لەدەست داوە و لەو جیهانە دابڕاوە کە ڕۆژانێک خۆی تێدا سەرمەشق و خاوەن هێز و توانا بووە. تێپەڕینی کات و بە تەمەندا هەڵکشان سروشتی بوون و بوونەوەرەکانە. هەڵکشانی تەمەن جێگەی ڕێز و نیشانەی ئەزمونە بۆیە لە هەر کۆمەڵگایەک مامەڵەیەکی جیاواز لەگەڵ کەسانی بە تەمەندا دەکرێت. مرۆڤ گەر لی گەڕین بە ئاسانی نازانێت پیر بووە. بەشێکی زۆری پیری هەستکردنە بە پیری.
ئەم هەستە کڕۆکی پیربوونە. بە هەر هۆکارێک بێت ئەگەر کەمێک لە هەڵکشانی تەمەنمان غافڵ بین و گرنگی بە ئەنجامدانی چالاکیەکان و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بدەین لە جەستە و تەمەنیشمان دەغافڵین و درەنگتر سز دەبین. زۆر دەستەواژە هەیە کە لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا بەکاردەهێنرێت و لە جێی خۆیدانین. وەک نمونە چەندین دەستەواژە بەکاردەهێنرێت لەبارەی پیریەوە. دەگوترێت پیری و هەزار عیب یان پیری و هەزار حەیف، دەردە پیری و هەتا دوایی. ئەم دەستەواژانە لە نێو کۆمەڵگەدا باون، هەمووی خەم و ئەسەف بۆ ئەوە دەخوات کە پیر دەبێت یان بەرەو پیری دەچێت. پێویستە مرۆڤ ئەو ڕاستیە لای خۆی جێگیر بکات و بڕوا بەوە بێنێ کە پیری یەکێکە لە قۆناغە گرنگەکانی ژیان. زۆر جاران بەلاوێک دەڵێن بۆیم باخەکەت یان قژت ناڕێکە یان بۆچی جلو بەرگت ئوتو نەکردووە، یەکسەر دەڵێ دەردە پیریە و دەڵێت پیری و هەزار حەیف. بێ ئاگا لەوەی دەکرێت مرۆڤ تەمەنی هەبێت و گرنگی بەخۆی بدات و جێی بایەخی دەوروبەری بێت. لە کۆمەڵگەی کوردستانیدا کەسانی بەتەمەن جێگەی بایەخ و ڕێز و خۆشەویستین، تەنانەت بەراورد بە وڵاتان کەمترین ڕێژەی خانەی بەساڵاتچوان هەیە، چونکە کەسانی بەتەمەن لە ماڵەکانی خۆیاندا و لە نێوان کەسوکاریاندا ڕێز لێگیراون و بەدایە حاجی و مامە حاجی بانگ دەکرێن و تەنانەت داوای دوعایان لێ دەکرێت و قسە و فەرمایشتەکانیان بە هەند وەردەگیرێت. مرۆڤ لە هەر قۆناغێکی ژیان و وێستگەیەکی تەمەنیدا بێت نابێت لە قاڵب بدرێت و ڕێگری لێ بکرێت کە چالاکی ئەنجام بدات، بەڵکو دەتوانێت باشترین چالاکی کۆمەڵایەتی و ڕاوێژ ئەنجام بدات. هەندێک جار وێنەی هەڵەمان بۆ تەمەن هەیە، هەندێک کار بۆ کەسانی بەتەمەن بە حەرام و شەرم دەزانین و ڕێگە لە سەرەتایی ترین حەز و هەستی مرۆڤەکانی چواردەورمان دەگرین و ناخیان ڕەش دەکەینەوە و چرۆی دەیان خەونی جوان و خەیاڵی ناسچیان لە دڵ و مێشکدا لەبار دەبین. ڕەوای حەق نییە ئەو هەموو وزەیە بە خەسار بدەین و ئەم چەند ڕۆژە کەمەی عومر کەمتر بکەینەوە ببینە پاییزی خەفەت و ژاکانی ئازیزانمان. بۆیە حەقیقی لە دیوانەکەیدا دەڵێت بۆ فەرقی گەنج و پیری میسالم دوو وێنە بیر، کەوش و کەڵاش و جاو و قوماش و بەرابەری، گەنج ئەرگەدایە شایەکە بێ تەخت و تاج، پیری و هەزار عەیب ئەگەر شایی قەلەندەری. باشە، ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشیارکردنەوەی بەرامبەر کەسانی بە ساڵاتچوو، بۆیە لەسەر ئەم بابەتە دەوەستین و باسی ڕێکخستنەوەی هەڵسوکەوتە کۆمەڵایەتەکان دەکەین کە لەگەڵ کەسانی بەتەمەن دەبێت چی بکەن. بۆ مەبەستە دەوەستین میوانمان هەیە، قسەی زیاتر دەکەین. میوانەکەشمان بەڵێ ئومێد ئەنوەر بەو نوعەش بیناسێنین کە ئومێد ئەنوەر سەربازێکی ونە، خۆی کۆمەڵناسە، بەڵام بۆ یاڵین سەربازێکی ونە لەبەرەوەی نزیکەی 17 ساڵە لە خانەی بەساڵاتچوان خزمەتەکە. بەخێر هاتنیەکەین، دەستەکانت خۆش بێ. زۆر بەخێر بێ. بەخێر بێ ئەخۆ کاگومێت. چاوکەم کاگومێت ئەم ڕۆژە ڕۆژی هۆشیارکردنەوەی لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ کەسانی بەتەمەنە. جا با پێناسەی ئەو کەسە بەتەمەنانە بکەین بەکوێوەترێ کەسانی بەتەمەن و چۆنە بێ هۆشیار بکرێتەوە کۆمەڵگە بەرامبەریە. بەڵێ، سەرتا زۆر سوپاسان دەکەم بۆ میوانداری و بەرنامە و بەڕاستی ئەگەرمە یەکەم جا دەست پێ بکەین لەسەر پێناسەکردنی بە ساڵات و یاخود بابرێن مرۆڤی تەمەندار. طبعاً مێژوو بابرێن هەر مرۆڤە کاتێکە لەدایک دەوێت بچەند قۆناغیدا تێدەپەڕێت، تۆ قۆناغی منداڵی و گەنجی و ئیتر ناو ساڵان و تا دەگاتە تەمەنی بە ساڵاتچووی. تەمەنی بە ساڵاتچووی ئەو تەمەنەیەکەوە مرۆڤ تێیدا پێویستی بە ئیسراحەتی تەواو هەیە، پێویستی بۆیە کە هەموو ئەدای ئەو ئەرکانەی کردێکە لەسەر شانی بۆ بەرامبەر خۆی، بەرامبەر خێزانی، بەرامبەر کۆمەلگا دەگاتە قۆناغێک کە پێویستی بە ئیسراحەتی، پێویستی بۆیە کە دواسادەکانی ژیانی بەخۆشی بەسەر باتنەوە. ئەو تەمەنی بە ساڵاتچوە لە کۆمەلگا تا کۆمەلگایشتە جیاوازە بڵێن بەستراوەتەوە بە تەمەنی خانەنشینی زۆر بەجار و زۆر جار تەمەنی خانەنشین لە 6 ساڵیە یان 6 ساڵێ حەسەب یاخود بن بەپێی یاسای ئەو وڵاتێکەوە دیاری دەکاتن. 6 ساڵ گەنج نیە ئێستا؟ ئەوەی کە لە دەوروبەری خۆمان دەبینین بۆ نمونە 6 ساڵ دەکەم والیدی 63 زۆر گەنجەوانە. ئەگە بۆ شێوازی ئەتو بیرکوێ لە موالید 63 فعلەن وایە، بەڵام جیاوازی هەیە. مەسەلەن ئێستاکە لە هەندێک وڵاتدا
پێناسەکەیان گۆڕیە بە نمونە دەرێ ئەو کەسێک کە دەگاتەوە تەمەنی خیبرەی زیاترە شارەزای زۆرتر بۆ لە ژیان دەر بابرێن لە وەزارەتەک یاخود بابنێن لە دایرێک لە شوێنە کابرایکی کەسێکی محاسب یان کەسێکی ئیداری گەیشتەوە تەمەنێ بەڵام لە ڕووی تەندروستی لە ڕووی ئەوەی زۆر احتیمامی بەخۆیداوە پێی وەمایەوەی ئەوەی بێگومان بۆ هەمومان گرنگە بۆ هەموو تەمەنە جیاوازەکان گرنگە مرۆڤ ڕێزی لێ بچیرێ بە تایبەت مرۆڤ بە تەمەنەکان لە پای ئەو خزمەتەی کە لە ڕابردوو لە تەمەنی خۆی بە درێژایی تەمەنی خۆی کردوویەتی بەڵام تا چەند گرنگە مەسەلەن بە تەمەنەکان وا تێبگەێنرێن کە ئەمە قۆناغێکی ژیانە و پێویستە چێژ لە بە تەمەنبوونی ژوەر بگری نەکترسیان هەبێ نەکترسیان لێ هەبێ بەزەبێت زۆر ڕاستە قسەکەی جەنابەت ئەم بیدات باسم کرد بابنین لە سەرەتا کە قۆناغ تەمەنی مرۆڤ ئەو ڕۆ من تو لێدان شێوان پاش 20 ساعت کەمە بە ساڵات چوو بین کەواتە ئەوە قۆناغ کە ئێمە بە تێدا تێبڕین بەڵام بەکارهێنانی هەندێک وش و خود با بڵێن گرنگی نەدان بە تەندروستی خۆت وەکو مرۆڤ وەکو تاک و کەسێکە لە ناو کۆمەلگادایی ئەوانە وا لە تو دەکاتن تۆ بگەوێ ژێر هەندێک دەست یاخود بابڕین هەندێک شت هەیە لە دەسەڵاتت دەستە دەرەوە ئەو کاتی تو دەری دەردەپیریە یان نازانم چیە ئەگەر نا ئێستاکە با بڵێن تەمەنی بە ساڵات سووی تەمەنی پیری بەستراوەتەوە بە هەندێک پرانسی بنمونە خەڵکەکەیت لەوانەیە گەنجەکە بیتەمەنی 20 ساڵ لەوانێت دە عملیات کرابی دەنەشتەرگەری لۆ کرابی بێت ئومێت عملیات کرابێ هەر لە ناخە گەنجمان هەیە 20 ساڵی بەڵام لە ناخەوە ژیانی کۆتایی پێهێناوە تر نەئومێدی بە هیچ شتێکە کەچی کەسی واشمان هەیە زۆر بەتەمەنە کە قسەی لەگەڵەکڵێت دڵ شەرتا زۆر جارە هەر بۆ ئوسلوبە جوانەی خۆیان ئەو قساکەن بە ساڵات توش هەیە لە تەندروستێکی زۆر باش تا دەگەیشت ئێستا بڕۆ لە بابنێن پارکی خۆیان پاکستان عەبدوڕەحمان خەڵکی بە ساڵات توی ڕاهێنان دەکات تەدریب دەکات باپەرێن وەرزش دەکاتن تەندروستی باشە یاخود لایانی دەرونی کەسەکە خەڵکی تا ئێستا مەسەلەن پیرە بابرێن تەمەنی 70 ساڵ تا ئێستا دان بە پیری خۆیدا نانێتن وەکو خاتون باسی کرد هێشتا خۆی پێگەنجە خۆی پێ لە من و تو لە زۆر کەسێکە گەنجترا هەشتا نەگەیشتە 30 ساڵی باسی پیری دەکە باسی ئەوی دەکات بیرەوەی دەکات و چۆن شوێنێک لە خۆی دابنەوە ئیترەوە بەرەو کۆتایی دەچستن کەواتە بیرکردنەوە جۆری بیرکردنەوە یاخود باگراوەندی ڕۆشنبیری تاک زۆر کاریگەری هەیە لەسەر ئەو بیرکردنەوەی کە لەسەر ئایا تەمەنی بە ساڵات چووی لە شوێیە کەواتە ڕۆشنبیری خێزان ڕۆشنبیری تا کاریگەریی زۆری هەیە لەسەر بیرکردنەوەی مرۆڤ لەسەر بە ساڵات چووی لەسەر گەنجاتی باشە کاک ئومێد ڕەنگە هەندێ خانەوادە هەن ئەو بەرەکەتەی کە لە زۆرێک لە ماڵەکان هەیە ئەوان نیان بچکە ئەوانی کە بەتەمەنن بەرەکەتی ماڵەوەن بەبوونی ئەوە دوعا با بڵێن قوبوڵەکرێت لەبەر دوعاکانی ئەوان لەبەر قسەکانی ئەوان ئیتر هەم بەرەکەتێک لە ماڵ دروستەکەن بەڵام ئێوە ئەو چانسەتانەیە هەموو ڕۆژێ لەگەڵ ئەو کەسە بە بەرەکاتانن مامەڵەیان لەگەڵەکەن گفتوگویان لەگەڵەکەن هەڵسو کەوتیان لەگەڵەکەن چه هەستێکتان هەیە کە ڕۆژانە لەگەڵ ئەم کەسە بە ساڵات چوانە خزمەتیانەکەن و ئەوان لەگەڵتان هەستەکەی ئێوە چۆنە؟ جیاوازی هەیە لەو خۆش بە حاڵیشتان ئەو فرسەتەتان هەیە جیاوازی هەیە لەو بە ساڵات کە لە ماڵک بە ئیسراحەت دانیشت ناو ماڵمدا لە خۆتی ناو کەس و کاری خۆیتی و دڵنەوەیەکی خۆشە ناو خێزانەکەی ماڵەکەش یاخود بێن خێزانەکەش هەست بە ئاوادانێک دەکەن کە کەسەی گەورە هەیە لە ماڵەکەی چکە پەندی کوردیمان هەیە ئەوەی بابرێن هەر مارە گەورەش تێدانە بیتن نازام کۆمەڵک قسە هەیە بەڵام ئەو بە ساڵات چوانێکە دێتە خانەی بە ساڵات چوان هەمان لە ڕووی دەرونی تەندروست نین بنمونە خەڵکە بۆ لای ئێمە هەفت کوڕی هەبووە کەچی فڕێ درراوەتە وێندەرێکە یعنی کابرە توکو دەتوانانی بە ژانێکی تەندروست بژی لە ڕووی تەعاملکردن هەڵسوکەوتکردن لەگە بە ساڵات جوانی تر یان مەسەلەن خەڵکێکمان هەیە ببوورە خاوەنی یەک کوڕ بە تاقانە بووە کە لەوانێ هەموو ژیانی لە بۆ ئەو کوڕیدا نابی کەچی نەیتوانێت بە خێوی بکات و بابرێن بیژیێنیتن هینایەتە بە ساقخانەی بە ساڵات جوان خەڵکێکەیە دەوڵەمەند بووە بابرێن بە ئیمکانێت بووە یاخود برێن دیوەخانی هەبووە لە تەمەنێک بەڵام ئێستا تەماشاکە هیچی نەمایە یا مەسەلەن ئیفلاسی هەردەمەی ئەوە بکەمە پرسیار ینی زۆر زار لە سوۆشیال میدیا بەبەرچاومان دەکەوێت هەمومان ینی چیرۆکی زۆر کاریگەر هەیە تایبەت بە ساڵات چوان یان لە فیلمەکان بینیومانە ینی بۆ نمە وەکو ئەو فیلمەی زەهایمەری عادل ئیمام ینی لەوە هەندێک شتی زۆر جوانی تێدا تۆ کە بەردەوام لەگەڵ ینی چیرۆکێک چ ڕووداوێکێک کە تۆی وەستاندووە بیرت لێ کردێتەوە کاریگەری لەسەر دروست کردووە بەخوای چیرۆکەکان زۆرن نمونە ئەگەر لە بۆ بەڕێزت باسکەم ڕۆژێک لە بابرێن لە خانەی بە ساڵات چوان پیرەکە بوو تازە هاتوو بوو بابرێن یەک لە بە ساڵاتەکان هەموو بدەم گۆچانەکە لە نیچاوانی قەیم دەکرد و سەری نیوی دەکرد پێم سیر بە زۆر جار ئەو کاتیم بەڕێوەری خانەی بە ساڵات چوان بوو دەچم سەردانی ئەوەکان دەکەیان بابرێن حەزمێ لە کەیسەکان بزانم بابەتەکانیان چییە
جەکاتێککە چوومە لای ئەو لێم پرسی و لە ئەحوالم پرسی گوتم دەزانانی ئەم چێمە هەرەوە پرسیار ئێستاژە بیرمەوەمێکی گوتی ئادەزانم و بەڕێوەری ئێرەی گوتم لەوە غەمبار دیاری حەز دەکەم نامرتاحی لێرە گوتی نالێرە زۆر زۆر مرتاحم بەڵام گوتی منە تو نازانێ ئەم چیم گوتم ناوەڵە چێە ناوەکی هینا گوتیم فلان کەسم گوتی من دیوەخانی من شەوان چ کەس لێدا دەنیشت بەڵام بارودۆخە گوۆی لەم کریستاکەتی می گوتم ئەگە تو لێرە نانەکی بێ منت دەخۆی هیچ مشکلت نییە و برسی نابی تێنی نابی هەموو جلو بەرگۆ هەموو شتێ گوتی وەڵاهی زۆر زۆر ڕاستە مرتاحم لێکانە بەڵام کە بیر لە ڕابردوو خۆم دەکەمەوە زۆر خەمی لێ دەخۆم ئەوە یەک لە نمونونەکان کە زۆر جار باز دەکەم یەک نمونەشکە کە زۆرم پێستەیرە دوو کوڕ بابنن ئافرەتەکی بە ساڵات چوو هەبوو دوو کوڕی هەبوو کوڕەکانی ڕۆژانی جمعەدایان برد سوالیان پێ دەکرد دەرۆزیان پێ دەکرد لە پێش مزگەوتان برادێکی ئەو پیرێژنەی بابنێت پیریش برادری خۆیان هەیە لە کۆڵان لە خۆی نەتوانێت بێت سەردانی بە ساڵات چۆم کە پیرێژنەکەی تکەی نردبوو هاتوو لەکنە من داوای کرد بگوتی هەوڵدان ئەو پیرێژنە لە دەست قوڕانەی قوتار بکەن کە دەرۆزی پێ دەکەن ئەوش پێی خۆش نییە وڵا ئیتر تیمەکمان حاضر کرد و چون سەردانمان کرد ئەو کاتی بابرێن 2009 ساڵی 2009 بۆشتە کە ئەو حەدەسە ڕوویدا چون بە ساڵات چۆکەمان هینا اینجا ڕۆژێک بابرێن بە ساڵاسۆکی پیاو هاتەوێن دەرکرد لە دوورەوە ئەو ژنەی دیت گوتی ئەرێ فلان کەس نییە مش گوتم با کودەی ناسی گوتی کاکە ئەوە لە ساڵی 1960 گوتی ئەوە کچە ئاغای فلانزەی بوو گوتی ئەوە کە لە سەقز گوتی کە دەهاتە بازاڕی ناو خەرچی لەکەڕ گوتی دوو خزمەت کای لەگە بدەگۆ سەیوانە لە هەردا و دەمەدەگو کە خەڵکنی دەزانین سەیوان چییە ئەو زەم لەوەی تێگەشت و ئەو ژنە پێی ناخۆش و کە دەیبن لە پێش مزگەفتێت سوالی پێ دەکەن کوڕی خۆی ئیتر هەندێک شتەیە ئەتوو زەمان هەندێک شت بەسەردەینی کە تەوەقع ناکەیت تەسەوڕ ناکەیت جار ڕاستی ئەوانە دەدوەستێنی کە ئەو بێویژدانیە چییە کە لە دەوروبەر هەیە ینی بۆ نمونە کەسێک دیوەخانەکەی هەموو شەو 40-50 کەسی تێدا بۆ سۆڤانیشگریە 40-50 کەسی تێدا بووە بۆ پەڕی ڕێز خزمەتی کردوون نانی داون میوانداری کردوون بەڵام بۆچی نەیانتوانیوە ینی بەو شێوازە چاکەی بدەنەوە بەڵام سۆڤان بۆچی وا گریای چونکە دایک ڕاستی هەزارها کەس هەیە کە ئاواتی ئەوەیەتی دایکی ما بێت لەگەڵ یا بژی دەستەکانی ماچکان لە باوشی بێ کەسانێکی شەبینی دایکیان هەیە بەو شێوە مامەڵی لەگەڵک باشە تۆ تا دۆخەکە دەهێور دەبتە بایمە لەگەڵ بۆچی ینی دەوروبەر دەبێ وا بێویژدان بێ کاک ئومێت بەرامبەر ئەو کەسانە بەخوای زۆر ئەوەی باز دەکەم تا ئێستامە لەگەدابی لە مەفهومی بە ساڵات چوتێ نەگەیشتی و بە ساڵات خۆی لە مەفهومی بە ساڵات چوتێ نەگەیشتیە و ئێمە لە مەفهومی خۆشمان تێ نەگەیشتین وەکو گەنج بنمونە کاتێک مرۆڤ دەکەوێتە ناو تەمەنی بە ساڵات سوی هەندێک تەسەڕۆف هەندێک شت دەکاتە دەخۆلی هەندێک بابەت دەکا ئەمە لی تێ ناگەی ئەوە زۆر جاری وایە چیە زۆرە کاگومێت لەوانەیە داواکاری زۆر نەبی بەڵام لەوانەیە هەندێک شتەبی لە دڵی داهبی مەسەلەن پێشترێکە سەردانی بازاڕی دەکرد دەچووکن خزم و کەسی یان مەسەلەن جۆلێ جیراو بوو جۆلێ جیراو بوو ناو خێزانەکەی دەمشا دەکە ئێستاکە پرسی پێ ناکرێت مشا دەکە ئێستاکە سەردانی سەفرەك شتێک دەکرێت پیرەکە لە مار بەزێت یڵەوە پیرە با لە مار بێ ئاگای لە مارێ بی نازان لە نەدڵی ئەو پیرەی چە هەیە ئەمەزە زۆر جاری وا هەیە ئاگای لە ماڵەکەی دەبی نازم وەکو پاسەوانێک تەماشا دەکرێت لەسیان هەیە کاک ئومێت خۆیان حەز بکەن بێن بۆ خانەی بە ساڵات چوان بێگومان خەڵکەکی زۆری لای بە ساڵات چوان خۆیان دێن ناوێ ناشیرن بی لە مارەکەت مشا دەکەێت چێشە دروست دەبییان شت زۆر زاری وا هەیە ڕێزم هەیە زۆربەی کات برین کوڕەکان کە بابیان دەهینەوێت لە بەخەوە کاری خێزانەکانیان ئافرەتەکان لە ماڵ لە گەریان ناگونجێن وڵی دنا لەسەر قسەی خاتونی ئافرەتی شە بۆکوی هاتیە گوتی حەزمی پیرێژن چ خاوێن هەبیبی بەم لە مارە ئاگای لە منداڵەکانی بی ئەنی وەکو نەک ئاگالێ بوون وەکو چاودێر وەکو ئاوادانێک لە ماڵی بی ئەم بەتەنیامەیان پیاوەکە مەسەلەن تازریان نازانە هەندێک جارە بینی ئەسڵەن ئەو کەسانی کە بەتەمەن لە ماڵە کۆڵە ئەرکیان لە کۆڵی تۆ کردوێتەوە هەر بە خێوکردنی نەوەکانیانە جاری وای خواردنێک لێ ئەنی ئەو لەبەر دەست زۆر شتت بۆ ئەکە هەتا تۆ خواردەکەی بڵێ بۆیە جێگەی داخە باوەڕکە من هەموو جارە ئەو قسەیە ئەەکەم ئەڵێم ئەو خێر و بەرەکەی تی کە ئێستا لە جیهانە ماوە بە تایبەتی باسی کوردستانەکەم ئەوی کە هەمانە
ببوونی ئەم کەسە بەتەمانانەیە ئێوەمان خۆش ئەوێت ڕێزی تایبەت بۆ ئەوەی بەتەمەن و بە ساڵات چوەگرین و دای ئەنین بۆیە حەزەکەین پرۆگرامەکانمان لەم شێوەیە بیت گرنگی و بایەخی تایبەت بە ئێوە بین چونکە ئێوە بەرەکەتی ئێمن و ئێمە سپاسی جەناب دەکەین کە لەگەڵمان بووین بۆ هیوایی کە نمونەی ئێوە زۆر بێت بۆ هیوایی کە ژمارەی خانی بە ساڵاچوان کەمە لە کوردستان کەمتر ببێتەوە وای لێبێت ژمارەی خانی بە ساڵاچوانمان نەبێت هەموو دایک و باوکەکان لە ژێر سایی تا ئەوەی ئێمەیان بەخێکردێمە لە ژێر سایی ئەوان بووین لە مۆدووە ئەوان لە ژێر سایی کاک بەر لەوەی بابڵن سپاست بکەین کۆتایی بەم تەوەرە بێنین یەک شدیانی باشە دەڵێ نمونەمان هەیە کە لەبەر بووکەکەی دەڕوا لەبەر کوڕەکەی دەڕوا لەبەر زاواکەی دەڕوا بەڵام لە کاتێکدا کەسێک کە دەبێتە باوک کە دەبێتە دایک خۆی دەبینێ وجدانی دایک بەرامبەر منداڵەکانی چۆنە وجدانی باوک بەرامبەر منداڵەکانی چۆن دەتوانانی بەو شێوازە لەگەر باوچی یا لەگەڵ دایکی مامەڵە بکە ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە من بە هیچ شێوێک وەڵامەکەی ملانێ زۆر سپاس بۆ تۆ هیوای تەمەند درێژیت بۆ دەخوازم ئەرکەکەت زۆر گەورە و زۆر پیرۆزە بەخێر هاتیت بەڵێ باسی گەشتیاری دەکەی بە چاوی وایە فرمێسکەوە باش بەسەرچە باسی گەشتیاریەکەین لە کوردستان کە ئەوەندە گرنگە خەڵکی ناوچەکانی تری هێناوەتە لای خۆی و دەمانەوێت لێرەوە باسی ئەو بکەین کە کۆمەڵێک گەشتیاری گەنج لە تکریتەوە هاتوون بۆ سەیرانگای گۆڵێ لە پێنجوێن و دیمەنی جوانی سروشتی ناوچەکە و قەیتەرانەکانی سەرنج ڕاکێشاون و دوان لەوان وێنەکێشن وێنەی دیمەنەکانەکێشن و دەیانوێت لەگەڵ خۆیان بیبەن بۆ شارەکەی خۆیان ئەو دیمەنە جوانانە دەیانوێت بیبەنەوە و جوانی و سەرنجڕاکێشی ناوچەکە پیشانی کەس و کاریان و خەڵکی ناوچەکەی خۆیان بدەن هاتون بۆ ئەم شوێنەی کوردستان دەیانەوێت واقعی یاخود شێوەی ڕاستەقینەی هەرێمی کوردستان و شوێنە گەشتیاریەکانیان نیشان بدەن بەرامبەر قەیتەرانەکە دانیشتون زۆر بەوردی و سەرنجەوە سەیری دەکەن ڕەنیم و مەحموود وێنەکێشن لە تکریتەوە بۆ بینینی سەیرانگای گۆڵێ هاتوون سروشتی سەیرانگا و قەیتەرانەکەی گۆڵێ سەرنجی ڕاکێشاون ڕەنیم سەرقاڵی کێشانی وێنەی ئەو دیمەنەیە تمام من جينا لي جاي كانت الشمس كلش حادة پێش ئەوەی بێن بۆ ئێرە تشتی خۆر زۆر بەهێز بوو تێکەڵەیەکی ڕەنگاوڕەنگی سەیری هەیە بەڵام سەیرە ئێستا بۆتە هەور کەشەکە هێشتا جوانە لەلای هونەرمەندی شێوەکار دیمەنە سروشتەکان گەورەترین ڕوبڕبوونەوەیە چونکە دەبێت پلەی ڕەنگەکان بدۆزیتەوە لە هەما کادا خێرای بپارێزیت دیسانەوە ئەوە هەمووی وردبوونەوەی لە ڕەنگەکان و ئێمە بربەستی تر دەشکێنین ئەگەر ڕۆژێک ویسمان ئەو تابلویانە پەرە پێ بدەین و ڕێژیان بخەینەوە ئەو کارە لێرە ناکرێت بەڵکو ئەو کارە لە ستۆدیۆ ئەنجام دەدرێت مەحموود وردورد سەرنجی لە سەروێنەکەیە کە بەو شێوەی دەیبینێ بیکێشێتەوە ئەو باز لە سەرنجڕاکێشی دیمەنەکانی سەیرانگاکە دەکات وێنەکەش لەگەڵ خۆی دەباتەوە بۆ ئەوەی پیشانی هاوڕەکانی بدات فجينا هنا وفد منظر يعني كل من يجي دوایەوەی هاتین بۆ ئێرە دیمەنەکە بە شێوەیەکە ئەوەی دەیبینیت وا دەزانیت یەکەم جارە شتی وا دەبینین دیمەنێکی زۆر جوانە کەسێک بێت گەشت بکات و شوێنی نوێ ببینێ و یان دڵی توند بێت بێتە ئێرە پارچەیەک لە بەهەش دەبینێت وێنەکێشانیش لێرە شێوەیەکی ترە کۆمەڵێ سکێچ و کەلوپەلی وێنەکێشانمان لەگەڵ خۆمان هێناوە دەمانەوێت گشتی تەواو بکەین و نامانەوێت لە تابلۆ کێشان بوەستین چونکە دیمەنەکە زۆر سەرنجڕاکێش و جوانە المنظر حلو وخلاب سروشتی گۆڵێ بە جۆرە سەرنجی ئەم گەشتیارانی ڕاکێشاوە کە بەدەستی خۆیان وێنەی گۆڵێ و قەیتەرانەکەی دروست دەکەن و ئەوان دەڵێن بینینی ئەم دیمەنانە ئیلهام بەخشی وێنەکێشانە لەگەڵ خۆشیان وێنەکان دەبنەوە تاوکو پیشانی کەسە نزیگەکانیانی بدەن و ئەوانیش بێبەش نەبن لە بینینی ئەم دیمەنە سەرنج ڕاکێشانە ئەڤیناتا کوردستان 24 گۆڵێ هەفتەی هونەریمان هەیە هەفتەی هونەری موزیکی قەڵات کە هەموو هەفتان چالاکی جۆرا و جۆر لە قەڵات بەڕێوە دەچێت جا ئەم چالاکیە هونەریە هەنگاوێکە بۆ لێک نزیکردنەوەی کولتور و هونەری گەلان لە یەکتری لە نوێترین چالاکیشە ئێوارێکی موزیکی و گۆرانی لە نێوان هونەرمەندانی ئەڵمانی و کورد بەڕێوە چووە و بەڕێبەری ڕۆشنبیری هونەری هەولێریش دەڵێت کە هونەر پردی بەیەکەوە گەیاندنی سەرچەم کولتورەکانە
ئەو هوەرانەی کە دەتوانم بڵێم سنووری نییە بێ پاسەپۆرت دەپەڕێتەوە بواری مۆسیقا و گۆرانیە وەگەوەی دەبینین ئەمڕۆ میلۆدیەکان زۆر لێک نزیکن مەبەستم زۆر جاران کللتور جیاوازی هەیە بەڵام هەز دەکەی لە ناو مۆسیقادا لەبەرەوەی نۆتی مۆسیقایە و ئەو حەفدەنگەی ئێمە بەکاری دێنین وەکو کورد و ئەو حەفدەنگەی ئەوروپا بەکاری دێنێ وەکو مۆزیکی ئەوروپی دەتوانم بڵێم ئاوێتەی یەکترن بۆیە دەبینین هونەرمەندانی کورد هاوشان لەگەڵ هونەرمەندانی جیهانی وەک ئەوەی ئەمڕۆ بینیمان پەیمانگەی گۆتەی ئەڵمانی کۆمەڵی هونەرمەندی کورد و کۆمەڵی هونەرمەندی ئەڵمانی تێکەڵ کردەوەکو موزیکی گەلان بە ئێمە دەڵێ لەسەر قەڵای هەولێر دەڵێ هونەر ئەمڕۆ دەتوانم بڵێم شوناسی خۆتان لەگە شوناسەکانی تر لەگە جوگرافیەکانی تر تێکەڵاوی یەکترن. گیانمان نەبووە دەوڵەتمان نەبووە بۆیە وەکو کورد زۆر جاران کە هەندێک تەمەشای هەندێک شت دەکەین وەکو شتێکی نامۆ دێتە پێش چاومان ئەگەر نا تەمەشا دەکەین ئێستا هونەرمەندانی کورد لە دەرەوەی وڵات لە تاراوگە دەبینین ئیبداعاتی جوان دەبینن وەک ئەوەی ئەمڕۆ دەبینین یعنی بە ئامێرێکی کوردی بە تەمبورێک دەتوانم بڵێم موزیکی ئەڵمانی و تێکەڵاوی لە ناو مۆسیقای ئەوروپا ئاوێتەی یەکتر دەبن. Tofu trinken bislang, bist du ohne deine Freunde, fällt mir Absagen schwer. Oh yeah. Doch bevor ich mit den chille, lauf ich im Gegenverkehr. Oh, Gegenverkehr. Gegenverkehr. Ich hoffe, ich sehe sie nie mehr, denn ich mag sie nicht. بابەتەکانمان ئەمڕۆ تێکەڵن ئەدەبی هوەری خزمەتکردن بە ساڵاتوان هەموو ئەمانەی تێدایە بابەتێکی دیکەمان هەیە بەشێک لە بەرهەمەکانی نووسەر قوبادی جەلیزادە لەلایەن کامیل نەجاڕی و وەردەگێڕدرێنە سەر زمانی فارسی و لە کۆڕێکدا کتێبەکە بە ناوی شەهید بە تەنیا پیاسە دەکات بەڵاو کرایەوە. جا قوبادی جەلیزادە بە کوردستان 24 ڕاگەیاندووە ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ ناساندنی هوەری کوردی بە فارسەکان و کامیل نەجاڕیش ڕای دەگەێنێت کە کتێبەکە لە ئێران ڕێگە نادرێت بڵاو بکرێتەوە بۆیە هەوڵ دەدەن کە لە ڕێگەی PDF لە ماڵپەڕەکان بڵاوی بکەنەوە بۆی بگاتە خوێنەرانی زمانی فارسی. بەبەر چاوی منەوە تەقەیان لە نیشتیمان کرد کەچی دایکم خوێنی لەبەرڕۆی بەبەر چاوی منەوە چاوی نیشتیمانیان کۆڵی کەچی دایکم نابینا بەگوام لە ڕێگەیشتنیم کۆمەڵە شارە خوێندنەوەیکی دیکەیانەوێ بۆ شاری نوێی کوردی دڵنیام شوێنی خۆی ئەگرێ ئەم وەرجێڕانە لەبەر دوو شت لەبەر ئەوەی بن ستایلیشی تایبەتی خۆمەیە کە جیایە لە ستایلی شاعیرەکانی بەر لە خۆم هەم جیلەکانی بەر لە خۆم هەموانەی ئێستا ژێنووسن پاشن وەرجێڕەکە مامۆستا کامیل نەجاری وەرجێڕێکی زۆر ئوستازە لە هەردوو زمانەکە بۆیە پێم وایە کتێبێکی بە نرخ و ئەرزش و مەکانەتی خۆیە کرد.
ئەم پرۆژەیە لە ساڵی 2020دا تەواو بووە. یعنی بەگشتی زیاتر لە 13 ساڵ من خەریکی وەرجێڕانی شعری قوبادی جەلیزادە بووم. ئەمە کتێبەکە وەرجێڕانی کۆی ئەو بەرهەمانەی قوبادی جەلیزادەیە کە تا ساڵی کۆتایی ساڵی 2019 چاپی کردوون هەڵبژاردەیەکە لە کۆی شعرەکانی. دیارە هەوڵمدا کە لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش مۆڵەتی بۆ وەربگیریەوە بە فەرمی بڵاو بێتەوە بەداخەوە مۆڵەتی نەدرایە. سوپاسی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە هەرکی چاپ و بڵاوکردنەوەی ئەم بەرهەمەیان واستۆ گرت. بەڵێ دەینە سەر بابەتێکی تر کە باسی کۆمپانیای توێتاکەین دوای 35 ساڵ کۆمپانیای توێتا ئۆتۆمبیلی جۆری کراون بەرهەم دەهێنێت و دەهێنێتەوە یان پێشتریش هەی بووە دەهێنێتەوە کراون هەمومان ڕەنگە بە منداڵی بینی وێ متمانە ڕەنگی جیاوازی هەبوو مواسەفاتی سادەی هەبوو بۆیە کۆمپانیاکە لە شاری هەولێر نوێترین ئۆتۆمبیلی توێتا کراون کە هی 2023 نمایش ئەکات. تایبەتمەندی مۆدیلی نوێی کراون جگە لەوەی دۆستی ژینگەیە ئەم ئۆتۆمبیلە بە سوتەمەنی و بە کارەباش کار دەکات. کۆبوونەوەتەوە بۆ بینینی نوێترین ئۆتۆمبیلی کراون کە ماوەی 35 ساڵە بەرهەمێنانی وەستاوە. دوای داواکاری بۆ بەرهەمێنانی نوێترین بەرهەم کۆمپانیا لە ماوەی 7 ساڵ نوێترین مۆدیلی ئۆتۆمبیلی کراونی بەرهەمهێنا. پێشتر ئەم جۆرە ئۆتۆمبیلە خواستی زۆری لەسەر بووە، ئێستا بەشێک لە هاوڵاتیان بەکاری دەهێنن. لە 35 ساڵ توێتە کراون لە بازاری کوردستان و عێراق دابراوە. توانیمان لە 7 ساڵی ڕابردوو کۆمەڵێک شتی باش پیشان بدەین بە شەریکەی توێتای ژاپۆنی کە چۆن بتوانین ناوی کراون بگەڕینەوە بۆ کوردستان ئەویش نەک هەر سیارەیەکی نۆرمال بەینەما سیارەی هاوڕێی ژینگە. واتە توێتە کراون ئەمڕۆ بە تەواوی گۆڕانکاری بەسەر هاتووە کە چۆن هاوڕێی ژینگە بێ چۆن بگەڕێتەوە بەلای ئەو وەفادارانەی کەواتە ئەمڕۆ توێتەیان هەیە. بەرەو بینینی مۆدیلی نوێی کراون دەچن. ئەم جۆرە ئۆتۆمبیلە پێشتر 15 مۆدیلی لێ بەرهەم هاتووە. ئەمە مۆدیلی 16مینە کە دەکاتە نوێترین مۆدیل. دۆستی ژینگەیە و دوو جۆر بزوێنەری هەیە. ئۆتۆمبیلەکە بەرامبەر مۆدیلەکانی پێشخۆی تەکنەلۆژیای پێشکەوتووتری تێدایە. تا ئێستا نرخی ئەم ئۆتۆمبیلە دیاری نەکراوە. توێتا کراونی بە دوو ڕنگ دێتن و 340 هۆرس پاوەری 406 تۆرکی 406 و بە سیستەمی هایبرێت دێ پاتیرێکەشی 8 ساڵ زەمان هەیە. مواسەفاتەکەیت کەشی تۆزێک لەوەی نزمترە بەس تۆربۆنیە ئەویان تۆربۆیە 2.4 لیترە ئەوەکەیت کە نفسی هایبرێدە پاتیرێکی 8 ساڵ زمانی هەیە 2.5 لیترە دەکات 2.5 لیتر بە 218 هۆرس پاوەر و 221 تۆرکەکەیتی. دوای 35 ساڵ مێژووی دووبارە کردەوە و گەڕایەوە شەقامەکانی هەرێمی کوردستان. بەڵام ئەم جارە دۆستی ژینگەیە و ڕەچاوی سەلامەتیش زۆری تێدا کراوە. وەشمە ساڵق کوردستان 24 هەولێر. دێنە سەر بابەتێک کە باسی شوێنەگەشتیاریەکانەکەین کە فێنکەنیدی وەرزی گەرما دادێت و خەڵک بە دوای شوێنی فێنک ئاگەڕێت وە بەهۆی بەرزبوونەوەی ئەم پلیانی گەرما گەشتیاران ڕوو لە ناوچە فێنک و دڵڕفێنە جوانەکانی باکووری کوردستانەکەن. ناوچە گەشتارەکانی ئەرزنجان چەند جارێکەمە لە پرۆگرام باسمان کردووە کە چەندە خۆشە چونکە ئاوێکی سازگار لەوێ هەیە و بەرز و نزمی سروشتەکە و جوانی دەڤەرەکە وای کردووە سەرنجی گەشتیارانی تورکیا و باکووری کوردستان بەلای خۆی ڕابکێشێت. ساڵانە بە هەزاران گەشتیار ڕوو لەم شوێنە دەکەن لەلایەکی دیکەوە ئەم ساڵ قەیرانی وشکە ساڵی لە دەڤەری دەریاوان کاریگەری خۆی نیشانداوە و لە ئێستاوە زۆرێک لە خونچە گوڵەکان وشک بوون. ئەمەش مەترسی لەسەر باڵندە کۆچەریەکان و ئاژەڵە کێویەکان دروست کردووە. سولاوا گرلەویکێ لە قۆنتارەچیای منزورێ بە بلندی و سروشتا خۆشک بناوبانگە 35 کیلومتر ji navenda Erzcanê dûr e. Salane mêvandariya hezaran geştyaran dike. Gohên ji wan
ji bajarên Rojavayê Tirkiyeyê tên. Îsal ji ber baranên zêde ava Sulavê jî zêde bûye. Sulava Girlewîk sala 2021 wek navçeya parastiya siruştî hatiye ragihandin. Goyek ji bedewtirîn Sulava Bakurê Kurdistanê ye. Ava Girlewîk ji neh kaniyên mezin tê û ji 40 metre bilindahiyê dadkeve erdê. Girlewik şelalemiz evet çok güzel. Sulava me ya Girlewîkê pir xweşik e. Bi germbûna hewayê re xweşiktir bûye. Îsal baran bi bereket bû. Ez pêşînyara hemû kesan dikim got dikarin werin û bibînin. Zozanên Çiyayê Sîpanê got çavkaniya çîrok û dastanê Kurdî ye. Ber bihavînê xweşikbûna xwe nîşan dide. Zozana Sûtê got zêdetirî 2000 metr ji deryayê bilindtir e, niha sedan cûre gul û kulîlkan li xwe digire û çavereya geştyarên çiya û zozana dike. Li gel dîmenên xweş, guharîna avhewayê jî bandor li hin navçeyên xweşik yên Bakurê Kurdistanê kiriye. Derdora Deryawanê îsal ji hişke salî bandoreke cidî dîtiye û ji niha ve hejmareke gol ji ber bê avî zuwa bûne. Eğer Van Gölü'nün biyoçeşitliliğini daha ilerlere... Derdora Deryawanê diwarê deverên avî de di asa Tirkiye û Bakurê Kurdistanê de navdar e. Gelek cure ajelên kûvî û balinde li van deveran bi cih dibin. Mixabin salên dawî hişke salî di asta cîhanê de karîger bûye. Deverên avî yên vê derê jî zuwa bûne. û ev jî dibe sedemê kêmbûna ajelên kûvî û balindeyên koçber. Gelecek nesillere aktarır. Guherîna keş û hewa û hişke salî tenê ava binerdê kêm nake. Di heman demê de bandoreke mezin li jiyana kovî jî dike. Got sed hezaran balindeyên koçber havîna xwe li van deveran derbas dikin. Lê ji niha ve kêmbûna avê metirsî xistiye ser jiyana balinde û ajelên kovî. ئیتر خۆمان لە هەموو بابەتێکدا ئەوەی کە ماوە بەلایدا بڕۆین بابەتی وەرزشیە بەڵام وەرزشیش زۆر بەمان کە باسی وەرزش دەکەین بیرمان بۆ تۆپی پێدەچێت ئەم بابەتێک کە باسی دەکەین نەک تۆپی پێ هەر تۆپی تێدانە ئەمیش وەرزشی پارەگلایدەرە یاخود فڕین بۆ ئاسمان یەکێکە لەم وەرزشە چێژبەخش و ترسناکانەی زۆر کەس حەزی لێ دەکەن بەڵام کەم کەس دەوێرن تاقی بکەنەوە من خۆم زۆر بە دیاریان وەستاوم بەڵام بە هیچ شێوێک نەوێرام سەرکەوم چونکە مەترسی زۆر زۆرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شاری دۆهۆک و بەنداوی مووسڵ یەکێکن لەم شوێنانەی کە دەتوانێت ئەم یاری تێدا ئەنجام جا گرنگیەکەیشی لەوەیە کە یانەی پاراگلایدەری دۆهۆ کە لە 40 کەس پێک هاتووە بە ئامێرێک کە پەروانەی هەیە لەگەڵ پەڕەشوتێکە چنە ئاسمان و جیانە خوارەوە جا چوون ئاسانە ڕەنگە یارمەتیت بم بەڵام هاتنە خوارەوە دڵێکی گەورەی دەوێ ڕەنگە هەندێک جار کەسەکان لە ئاسمان ئەبورێنەوە جام گرنگەوەی بیتە خوارەوە نەبووریتەوە. سالا 2020 18 12 او روجا بو کو ما افیانه دامزراند و جهت ما فرینه ما گلک جهت این دهو که چیای زاویه هر سال بنداوا دهو که چیای سپیرسه و هر سال امتنه بنداوا میسل جیره دهو که ما بلا ما های جهاز کت بجنه وینچ امو اینچی کارتینن کو پاراشوتش عرضه بلندت کت و تفرینیتن حتی آستک برز و کبشتن فروگوان چالاکتی خوب کردن. دی ورزشه چقدر جرأت دویتن یعنی. و وید کسی که یعنی ورزشی بیتنش. لای لشه خوب ورزشی بیت چقدر قوت بیتن. و وید کلو پلا جیب دست ببینید. راستی تشتر زحمت دوی ورزشه دا کلو پلت وان گلکت بهانه. کو بو اکی آریزانی پیدوی اوه به موتور به پراموتور تنه کو افرینا پشتی های تاریجیتن. پیدوی $3000 بس پاراشوت و گل کلو پلتوی دی تو کار بینید شد فرینا خو انجام دادن. هر کسی که بیت اندام گل مدام ما دوره ایتین ما
راهنر نیف دولتی تاین شهاده تاین کو خوب اوجی شن شهاده نیف دولتی بدنه یاریزان و اگر در فت بیت دان چک مشکل ما دیگل ویزا هست مثلا اروپا گلک جا بطوله تاین الویره تین انجام دان بس همش برهنده نشن ویزا پیدا کن با یاریزانت خوب شکی اب زحمت هگه هم ده مشارکت و بطوله جدا کن انشاءالله. راستی گلک خلق حضرت بینن یعنی شکل بابەتێکی دیکەمان هەیە بەڵام من بابەتە جیاواز لەوەکانی دیکە کە ئومێد بەخشنوانە بەڵام ئەممان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆتان دەگوازینە چونکە بارانێکی بەخۆڕ ڕووی کردوتە تورکیا و لە بەشی ناوچە شاخاوەکانی ترابزۆن بارانەکە کێشەی ڕۆچوونی بۆ زەوی لە ترابزۆن دروست کردووە کە وێنەکان هی کەمێک پێش ئێستایە بەشێکی شقامە سەرەکیەکانی گرتوتەوە ئەم ناوچەیەکی گەشتیاری شەهاکار چەند ڕۆژێکە بێت کە لە تورکیا بارانێکی بەخۆڕ دەبارێت لە هەندێک شوێن بۆتە هۆی لافاو و ترابزۆنیش چونکە یەکێکە لەو شانە ناوچە شاخاویەکان بارانێکی زۆر بێگومان ڕێژێکی زۆر زیاتر ئەبارێت و لەسەر دەریای ڕەشە بێگومان کاریگەری خۆی بەجێ هێڵێت ئەو ناوچێت تووشی ڕۆچوون بووە. ژمارێکی زۆری گەشتیاریش ساڵانە ڕوو لەم شارە دەکەن بە تایبەت گەشتیارانی رووسیا زۆر دێن بۆ ترابزۆن و گەشتیارانی ئەوروپاش ئەمانش دێن بۆ ترابزۆن بەڵام لە تورکیا لە ساڵی 2023 ئەمە چەندین جارە دووبارە دەبێتەوە ڕووداوی سروشتی جیاواز ڕوودەدا و گەشتیارانی وڵاتانی کەنداویش ئەمانش زۆر ئارەزوو دەکەن یانی گەشتی ترابزۆن بکەن چونکە شوێنێکە شوێنی شاخی زۆرە و داری زۆرە سەوزایی زۆرە ئەم شوێنە شاخاویانەوا دەکات کە گەشتیارێکی زۆر ڕووی تێدا بکەن ئێستا ئەمە شوای کردووە بەشێک لەم ناوچە شاخاویانی ڕۆ بچی بەهۆی بارانە زۆرەکانەوە ئەم وێنانە وێنەی کەمێک لەمەوبەرن دیارە تیمەکانی شارەوانی خەریکن ڕێگاکان پاک بکەنەوە. بەڵێ لە وێنەکانیش دیارە کە ئاستەنگ بۆ هاتوچۆ دروست بووە تیمەکان لەوێ هەموو ئامادەکاریکی تەواو ئەکەن بۆ ئەوەی کە بەهۆی ئەو ڕۆچوونەوە ئیتر بێگومان لە قەتپاڵی ئەو شاخە لەگەڵ خۆیان قوڕا و بەرد و ئەوانەیە نەتە خوارەوە ڕێگەکە بەم شێوەیە کە دەبینین بە ماوەیەکی کورد زەرور زیانێکی زۆری بەرکەوتووە ناوچەکە ناوچێکی گەشتیاریە خەڵکێکی زۆریش ڕۆی تێیەکە بۆیە دەبێ بە زووترین کات ئەو ناوچەیە ئاسایی بکرێتەوە هاتوچۆکردن تێیدا. ئەمڕۆ کۆمەڵێک بڕگە و بابەتی تەوەری جیاوازمان هەبوو بە یارمەتی سۆڤان و هاوکارانمان توانیمان لەگەڵ تامین بەو هیوایان ئەم بابەتانی ئەمڕۆ دەستنیشانمان کردووە بابەتی باش بوو بێەوە جێگای سەرنج بێەوە زەنگێکی هۆشیارکردنەوە بێ بۆ هەمومان بە تایبەت بۆ خزمەتکردن و ڕێزگرتن لەگەڵ بە ساڵاتچوەکان. هەر کەسە لە ماڵی خۆی بە ساڵاتچوێکی هەیە هەر ئێستا دەستی ماچکات و تونگ لە باوشی کات پێی بڵێت کە تۆ بەرەکەتی ئەم ماڵیت تۆ جوانیت بەخشیەوە بە ماڵە خواتە من درێژیان کات لەش ساغ بن سپاس بۆیەوە کە لەگەڵ ما بوون خواتان لەگەڵ و ماڵتانەوە.